کچە بۆکسێنەرەکانی شاری سلێمانی کە ساڵانێکی زۆر لە پاڵەوانێتە کانی ناوخۆی کوردستان و عێراق ئەنجامی گەورە بەدەستهێنن. ئەم جارش لە شاری بەغدا توانیان سەرجەم ڕکابەرەکانیان بن بە زەویدا و پلەی یەکەم بەدەست بێنن. ئەمانە کچە بۆکسێنەرەکانی شاری سلێمانی بوون کە لە جامی عێراق بەشداریان کرد و بوون بە پاڵەوان. پێنج کچە بۆکسێنەری شاری سلێمانی لە بەغدا پلەی یەکەمیان بەدەستهێنا. پێنج کچە کورد لە ناو شاری بەغدا توانیان پلەی یەکەم بەدەست بێنن لە یاری بۆکسینگ لە جامی عێراقدا لەسەر ئاستی کێشی خۆیان کە هەریەکە لە پەریە پەیوەند مەحموود لە کێشی 35 کیلۆگرام لە ئاستی بێچوەشێران پلەی یەکەمی بەدەستهێنا و ئایا عەباس جەباریش لە 46 کیلۆگرام لە ڕشتەی تازە پێگەشتوان و مینا هێمن کێشی 52 کیلۆگرام لە ڕشتەی لاوان. هاوکات نیگا بێستون بە کێشی 54 کیلۆگرام بەشداری کرد و لە ئاستی لاوان پلەی یەکەمی بەدەستهێنا. هەدی لوقمان بەکریش لە ئاستی پێگەشتوان بە کێشی 48 کیلۆگرام توانی لە ڕکابەرەکەی باتەوە و سەرجەمیان پلەی یەکەمیان بەدەستهێنا کە هەڵبژاردنێکیش بوو بۆ دەستنیشانکردنیان بۆ یاریزانانی هەڵبژاردەی عێراق لە بۆکسیندا.